پرسینەوت و غاز لە هەرێمی کوردستان. دیارە پرسینەوت و غاز لە هەرێمی کوردستان و بەغداد ساڵانێکی زۆرە بەردەوامی هەیە لەگەڵەوەی کە دادگای فیدراڵی بڕیارێکی لەو بارەیەوە دەرکردووە، بەڵام دانوستانەکان لەو بارەیەوە بەردەوامیان هەیە. سەبارەت بە لێدوانەکانی بەرپرسانی عێراق لەو بارەیەوە ئایا ئەو پرسە بەکوێ دەگات؟ لە ستودیۆی بەیانی کورسانی زۆر بەڕێز ڕێبوار محەممەد ئەمین ماستەر لە گرێبەستەکانی نەوت و گاز لەگەڵمان ئامادەیە. کاک ڕێبوار سپاس بۆ ئامادە بوونت. کاک ڕێبوار، دیارە بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق لە ئێستادا با بڵێن نەرمینواندنێکی پێوە دیارە. هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە تا چەندە گرنگە پرسەکان بە تایبەتتر پرسی نەوت لە هەرێمی کوردستاندا مامەڵی پێوە بکرێت لەلایەن حکومەتی هەرێمەوە، بەڵام بۆ مەرجەی لەژێر چاودێری دادگای فیدراڵیدا بێت. زۆر سپاس بۆ میوانداریتان. دیارە خۆشبەختانە بۆ میلەتی کورد لە 1920ەوە کە حکومەتی عێراقی تەشکیل بۆ تا 2003 ئێمە لە کاتی دانوستانە نەمانزانیوە ئەوان چی بە ئێمە دەن و ئێمە چی وەرەگرین، بەڵام لە دوای 2023 و دەستوری هەمیشەیی 2005 عێراقەوە کە زۆرینەی مافەکانی کورد لە دەستورا جێبەجێکراوەوە بە تایبەت مەلەفی نەوت و غاز کە لە مادەی 111 و 12 ئاماژەی پێدراوە ئێمە دەزانین کە کاتی ئەچین دانوستانەکەین چۆن قسە ئەەکەین و لەکوێ براوە بین و لەکوێ با بڵێن کەیسەکە لە دەست دەدەین ئەگەر بێت و با بڵێن لە چوارچێوەی دەستورا با بڵێن گفتوگۆ نەکەین. ئێمە یعنی ئەوە قەدەری ئێمەیە کە بەشێکین لە عێراق و دەستورێکی هەمیشەیە کە دەبێت لە چوارچێوەی ئەو دەستورا ئێمە هەنگاو بنین و هەر هەنگاوی لە دەرەوەی دەستور لە کۆتا ئێمە بە زیان بۆ خەڵکی کوردستان دەگەڕێتەوە. دیارە لە مادەی 111 باڵێ نەخشە ڕێگای ئیدارەدانی مەلەفی نەوت و غازی لە عێراقا دیاری کردووە کورد شەریکی ڕاستەقینەی با بڵێن ناوەندە، بەڵام بەداخەوە لە دوای 2007ەوە دوای ئەوەی کورد هەوڵێکی زۆر زۆریدا بۆ یاسای نەوت و غازی فیدراڵی دەربکرێت و یاسای دابشکردنی داهاتە نەوتەکان کە مادەی 112 بڕگە یەک ئاماژەی پێدا، بەڵام ئەوان ئەو عەقڵەتە شۆڤێنەی سەردەمی بەعس هەر لە مێشکیان ئەما بووە ئامادە نەبوون با بڵێن یاسای نەوت و غاز دەرکەن، بۆیە کورد بە ناچاری یاسای نەوت و غاز هەرێمی کوردستانی ژمارە 22 ساڵی 2007 دەرکردووە لە دوای ئەوەوە دەستی کرد بە با بڵێن چالاکیەکانی نەوتوە لەگەڵ ئەوەشا کە گروپی قەیران نێودەوڵەتیەکان ینی پێشنیاری کردووە کە مادەی 140 جێبەجێ نەکراوە کە کورد نەوت بفرۆشێ و تورکیا داخڵ بێ ڕێگە بدات و هەروە حکوومەتی عێراقیش ڕازی بێت و لە ئەنجامی ئەوە کورد ئەو پرۆسیسی دەست پێ کردووە، بەڵام لە 2012 و 14 حکوومەتی عێراقیش سکاڵایەکی داوەتە دادگاوە دادگا ڕەتی ئەو سکاڵای کردەوە، بەڵام دوجار لە 15 دوی 2022 دادگا بە دژی هەرێمی کوردستان و بە بۆچوونی من و لە دڵنیاش بە لە ئایندا ئەوە هەر ئەوە ڕاستە بێکە دادگا لێرە ئینقلابی کردەوە بەسەر دەستورا، چونکە ئەوەی لە بەرژەوەندی عێراق بڕیایی لەسەر داوای دژی کووردا ینی بە قازانجی کوردن بڕیایی نەدا و دژی کورد بڕیایدا، بۆیە حکوومەتی عێراقی هەر هەڵسو کەوتێکی لەم بوارە ناتوانێت وەکو پێویست بڕیارەکەی دادگا یعنی لەگەڵ کووردا ئینکا، چونکە دوجار دەستور تەحاکومەکە بە بابەتەکەوە لێرە سیرکە لە سەرەتای بڕیارەکەەوە دواتر لەمە سەرەتای مانگی سێ و بەتایبەتی لە 24 سێ حکوومەتی عێراقی کتابی ئەکا بۆ هەرێمی کوردستان یعنی بۆکو چۆن کاتێک کە حکوومەتی عێراقی شکستی خوا لە جەنگی کۆیت و لە خێمەکەی سەفوان هەموو شتێکیان ئیمزا کرد بەو شێوە تەعاملیان لەگەڵ هەرێمی کوردستانەکە لە ماوەی 15 ڕۆژە هەموو گرێبەستەکانمان بەنیە و دواتر ئامادەم بۆی کۆمپانیایەکی نەوتی دروستەکەین مەخڕەکەی لە هەولێرە بێ و سەر بە ئێمە ئەبێت و لە شەریکی ڕاستەقینەوە ئەوەتان ئەو مافەتانێ کەسێک دیاریکەن وەکو منەسیقان ڕێخەرێک لە بینی ئێمە و ئێوە بۆی کە بودجە و بابەتی بودجەتان بۆ تەرتیب بکەین و لە بەنقێکی دەرەوە پارەکە دانین و لێەوە ئێمە تەحکوم بە کوردەکەی دەرهێنانی مەلەفی نەوت لەژێر دەستی هەرێمی کوردستان ئەمەش پێچەوانی دەستورە، بۆیە کورد ئەو یعنی کارتە بەقوتەیە کە دەستورە باشە. لێرە کورد با بڵێن وەفتی نرد و وەفدەکە بە سەرۆکایەتی خالی شوانی لە هەرێمی کوردستانەوە ڕۆشتە چۆنی وەفدە بە سەرۆکاتی خالید شوانی تا چەند توانیوێتی ئەم بابەتە پرسینەوت و غاز بەرەولایەنێکی یاخود خاڵێکی ئەرێنی بەرێت؟ بەڵێ دیارە با بڵێن چوونی وەفد بۆ بەغدا و دانوستان مە بەخۆی دەستکەوتێکی زۆر گرنگە، چونکە هەمیشە دانوستان دەتوانێت کێشەکانێک لای کاتەوە کوێرەکان بکاتەوە بەبێ دانوستان با بڵێن ناتوانانی بگەیتەوە ئامنجەوە لە هەرێمی کوردستان دوو ئاراستەی جیاوازەیە، یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لەگەڵ دانوستانایە و ئەوێ ئاراستەکە لە ڕوانگەی دەستورە و لە ڕێگەی دانوستانەوە و لە ڕێگەی
حکوومەتی عێراقیەوە ئێمەتوانین بە مافەکانمان بگەین لایەنێکی پارتی دیموکراتی کوردستانیش بە بەردەوامی ڕەتی ئەوە ئەکاتەوە کە ما بڵێن ئەو داواکاری بەغدا جێبەجێکا بۆیە لێرە دوو سیاسەتی جیاوازێ لە هەرێمی کوردستانە بۆ چارەسەری بابەتەکە بەڵام سیاسەتی ژیرانە ئەوەیە کە دەبێت تۆ لەگەڵ عێراق ڕێکەوی چونکە بەشێکی لە با بڵێن سیستەمی فیدراڵی عێراقی و دەستور ڕێگە چارەی بابەتەکەی دیاری کردەوە لە دەرەوەی دەستور ناتوانانی لەگەڵ هیچ دەوڵەتێکی هەرێمیە ئەم بابەتە یەکلایی کردو چونکە دوجار دەستور لێت قبولەکە و نادام و دەستگانی و دەوڵەتەکان لێت قبولەکە وە ینی من لە هەفتەی پێشووتر لە کۆڕێکا بووم کە 3 سەعات بوو کەسێکی هۆڵندی ینی پرسیاری ئەوم لێکرد ئەوە چیتان هەیە بۆ ئێمە لە بابەتی وزەوە تی دەبێت ڕێکەون خۆتان لەگەڵ بەغدا ڕێکەون و لێوە بێن بۆ ئەوروپا ئێمە دەرگاتان بۆ کەینەوە بە قازانجی خۆتان کەواتە ئێمە لە دەرەوەی هەرێمی کوردستانیش لە دەرەوەی عێراقیش لە ڕێگەی عێراقەوە ناسێنراوین و دەبێت بە ڕێگەی بەغدا بڕۆین بۆ ئەوروپا و بۆ ئەمریکا و وڵاتانی دنیا بۆ بتوانین پشتیوانی پیاکەین و بتوانین ئیدارە بە هەرێمی کوردستان بدەین لێرە دەستور یعنی کۆمەڵی فاکتەر وای کرد کە حکوومەتی عێراقی و دوای چوونی وەفدەکە ینی ئەو با بڵێن شێوازە هجومیە هێرشە با بڵێن نەمێنێ و نەرمی بنوانێ خاڵی یەکەم ئەوەیە کە دەستور ڕێگە بە ئەمان نادات ئەو شێوازە با بڵێن عقلێتە شۆڤێنیە جێبەجێکەن و بیانێ مەلەفی نەوت لە دەستی کوردەکەن دووش لە ئێستادا عێراق بەشێکە لە ڕێکخراوی ئۆپێک و ئۆپێک پلس بە سەرۆکایەتی رووسیا و سعودیە بڵێن هەناردەکەر و بەرهەمهێنی نەوتن و عێراق بەشێکە لەم سیستەمە و لەم کاتەدا ئەمریکا و ئەوروپا لە کێشەیەکان لەگەڵ رووسیا لە ئۆکرانیا و دەیانەوێت کۆتایی بە هەژمونی رووسیا بێن لە بواری وزا ئۆپێک پلس و عێراقشی ئەندامێکە لەم ئۆپێکە ئامادە نین هاوکاری ئەمریکا بن بۆی هەناردەی نەوتی زیادکەن کەواتە لێرە عێراق با بڵێن دۆخەکەی لە با بڵێن لە لاوازیایە ناتوانێت گوشار بکە لەسەر هەرێمی کوردستان کە ئەم کەیسەت یەک بدا و دوجارە بە ململانی و کێشەی گەورە بتەقێت چونکە کە ماڵێن دۆخە نێودەوڵەتێکە و هەرێمەتێکە قبولی ئەوە ناکەوە ئەمریکی ئەوروپیەکان لیان قبول ناکەن کە لە ئێستادا ئەوان پێویستیان بێ بەرمیلێ نەوت زیاتر بڕوا ئەو بێت 500,000 یا 600,000 بەرمیل نەوتی کوردستان بخاتە کێشەوە. باشە کاگبار دیارە ئەگەر بێت و هەرێمی کوردستان لە چوارچەوەی دەستوردا مامەڵە بەپرسینەوت و غاز هەرێمی کوردستان و بکات ئەمە قورسایی و کیانی خۆی دەبێت لە ڕووی سیاسی و لە هاوکاتیشدا لە ڕووی ئابوووریەوە بەڵام پرسیارەکەت لەوەدایە ئەگەر بێت و لە ژێر چاودێری حکوومەتی عێراقیدا مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا بکات تا چەند دەوا دەکات گەندەڵیەی کە ئێستا هەیە لەم پرسەدا سنووردار بکرێت بەڵێ بەداخەوە ینی ئێمە وەکو باسم کرد دەستور ڕێچکە ڕێگاکەی دیاری کردەوە لە کۆتایی ئامادەی 110 دەستور کە دەسڵاتی حەسی حکوومەتی عێراقیەت دەبێت تیجارەتی خارجی بە دەسڵاتی ئەوە بەڵام پرۆسیسەکانی تر لە مادەی 111 دیاری کرد کە حەقی هەرێمی کوردستانە ئێمە لە دوای 2007 بە تایبەتی لە 2014 کە با بڵێن ئابووری سەربەخۆمان ڕاگەانوە لە مەلەفی نەوتە لە ڕووی با بڵێن فرۆشتن و داهاتەکەیەوە بەڕاستیش کوستمان خواردەوە من و کەسێک پسپۆڕم لەو بوارەوە نامەی ماسەرەکەم بەشێکە لە شێوازی دابەشکردنەکان من بۆ مێژوو ئاڵێم ئەوەی کە دەوترێت لە دیلۆیت لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دام و دەستگاکانی ڕاگەاندن بەشێکی کەمی ڕاستە توانین بڵێن لە 180 و پێچەوانێ چونکە ئەوەی کە لە شێوازی دابەشکردنی داهاتەکانایە ناشەفافێتێکی زۆر گەورە هەیە و داهاتەکان کەس نازانێت بەکوێ چێ و ئەم ناشەفافێت و گەندەڵی و تاڵان و بڕۆ وای کردو کە خەڵکی هەرێمی کوردستانی گەیانێتە ئەوەی کە خۆزگە خوازن کە ئەم مەلەفە تەسلیمی بەغدا بکرێتەوە نەک لە دەستی کووردا بێت بۆیە چیتر یعنی ئەم بابەتە بەردەوامی ئەم ناشەفافێتە ئەم گەندەڵێتە ئەم بردننی سەرەت و سامانی کوردستان بە هەدەر و بێبەشکردنی خەڵکی کوردستان لی وا دەکات دۆخی با بڵێن هەرێمی کوردستان لاواز کات و لە کۆتایە دوژمنان و داگیرکردنی کوردستان بە قازانجی خۆیان بابەتەکە بشکێنەوە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پەرلەمانی کوردستان و یاسای با بڵێن داهاتە سندوقی داهاتنەوتەکانەوە هەرچی داهاتی نەوت هەیە ڕاست دەستی ئەو سندوقی کا و پەرلەمان چاودێریکە پەرلەمان نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستانە و هەموو نوێنەری هەموو چین و توێژەکانی تایە بۆیە ئەو کاتێ شەفافێت و با بڵێن حقیقەت دەرەکەوێ و متمانە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت و ئەو کاتێ خەڵکی کوردستانی پشتیوانی حکوومەت بەڵام تاک و ئەم بابەتە بەم شێوەیە بڕوات و داهاتی کوردستان بە هەدەر برێ گەندەڵی هەبێت و بەردەوام ئەو کەیسانە لە ئەمریکا بڵاوێتەوە کە ئەو هەموو مەڵک و ماڵ و تاڵان و بڕێ لەسەر نەوتی کوردستان دەکرێت یعنی نەتیجەکەی بەڕاستی بەترسیدارە کاکرەبوار جگەر لە پرسی نەوت بابەتێکی گرنگتر هەیە کە پرسی غازە لە ئێستادا هەناردەکردنی پرسی غاز پێ دوایە بابەتی غازیش بە دەردی پرسی نەوت ئەبرێت یاخۆت ئەمە بابەتێکی جیاوازە ئەوەندە ئاسانە قسە لەسەر بابەتی غازیش بکرێت بەڵێ لە ڕاستیدا با بڵێن شێوازی گرێبەستی مشارەکە بنتاج بەشداری هاوبەشی لە بەرهەمێنانە لە بواری نەوت و غازە
یا ئەو جۆرەی کە لە هەرێمی کوردستان جێبەجێکرێت جۆرێکە کە بەدەست ئێمە نیە و سەپاوە بەڵام ئەم مەترسیەکە ئەوەیە کە ئەم کۆمپانیانەی کە لە پشتی ئەم بابەتەوەن بە تایبەتی کە پێڵەن کۆپۆکرات و مافیان و کۆمەڵی بانک و هین لە پشتیانەوەیە کە دەوراتی گەوریان بین و ئەچنە هەر دەوڵەتێکەوە شوێنێکەوە ئەو وڵاتە دا ئەڕزیێنن ئەیکەنە ژێر قەرزەوە ئێمە نەوتمان فرۆشتوە 30 میلیارد دلار قەرزاری هەنی معقولە تۆ نەوت فرۆشی قەرزار بیت یعنی ئەمە با بڵێن لە ڕوانگەی نەوتەوە گەسەری غازەوە بکەین ئەگەر بێت و ئێمە بە هەمان ئاراستەی نەوتەکە بینە ناو بابەتی غازیشەوە دڵنیا بە 20 ساڵی تر 15 ساڵی ساڵی تر خۆزگای خوازین وەکو مەلەفی نەوتمان بەسەرا ناتوە بۆیە یعنی هەڵەیەکی گەورەیە ئەگەر بە هەمان با بڵێن ڕێچکە و ڕێگا با بڵێن دۆسیی غازیش بین بەڕێوە باش کەواتە کاگڕێبوار دەچینەوە سەر و خاڵی کە پێویستە لە پرسی غازیشە جارێکی دیکە لە ڕێگەی دانوستانەکانەوە کار لەسەرم بابەتە بکرێت تا ئەو گەندەڵی هەیە سنووردار بکرێت بەڵێ لە ڕاستە با بڵێن ئەوەی کە ئێستا لە کوردستان ئەگوزارێت ئەوەیە کە با بڵێن لانی با بڵێن لە سەرۆکاتی هەرێم بەڕێز نەچیرەوان بەرزانی و سەرۆکی حکوومەت چەندین جار سەردانی ئەوروپا و تورکیا و وڵاتانی عەرەبیان کردووە ئەمە بڕیارێکی چاگرەوانە نییە بەتەنیا بچێت لە دانوستان دوور ناکەونەوە بۆی باسی دوو ئاراستەکە بکەم ئاراستەی ئەوان کە دیارەکە سربەخۆن غاز بفرۆشێ و بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی عێراقی بە شەراکەتێکی ڕاستەقینە لەگەڵ دەوڵەتی عێراقیا ئاراستەیەکی تر هەیە کە هەیکەتی نیشتوانی کوردستانەکە بەڕێز کاقوبات جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە بەشداری ئەو مؤتەمەرەی کرد لە یۆنانەوە بە ئاشکرا بە سەراحەت ڕایەکێتی بە جیهان وت کە ئێمە دەمانەوێت لەگەڵ عێراقا لەسەر مەسائلی یاسای نەوت و غاز ڕێکەوین و دواتر لە ڕێگەی عێراقەوەی ئێمە ئەم بابەتە یەکلاییکەینەوە بۆ بتوانین کێشەمان بۆ دروست نەبێت لە ڕاستیدا لە ئێستادا ململانێکی گەورەی هەیە دوو جەمسەری با بڵێن رووسیا و جەمسەری ئەمریکایە و رووسیاش بەخۆی لە هەرێمی کوردستان بەرژەوەندی تایبەتی خۆی هەیە و ئێرانی شەروەها لە کەیسی نەوت ئاسانترە لە چاو کەیسی غازە چونکە کەیسی غاز با بڵێن کارتێکی مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا چونکە ئەمریکا با بڵێن رووسیاش و ئێرانیش بە بەدیلی غازی خوانی دەزان بۆ ئەوروپا بۆ تورکیا بۆیە قبول ناکەن و چەندین هەنگاویان ناوە تەنانەت هاوسەرۆکی نیشتوانی کوردستان بەڕێز پافڵ تاڵەبانیان بینیوە لە بەغاو با بڵێن سەفیری رووسیا و ناڕەزایی دەربڕیەوە چەندین گۆڕانکاری دوای ئەوە شاد کە هەموو موشەکەکان هەمووی با بڵێن هۆکارەکەی مەلەفی غازە و ینی ئاسان نییە دەستبردن بۆ غاز بە سربەخۆی و تاکلایانە و تاکڕەوانە لە کاتێکا دوو لایانی گەورەی جیهانی لە جەنگان و هەریەکێکیان بە مەترسی بۆ سەر ئایندەی ئابووری و سیاسی خۆیزانێت بەڵێ ڕێبوار محەممەد ئەمین ماستەر لە گرێبەستەکانی نەوت و غاز سپاس بۆ ئامادەبوونت بێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت